مایکە مایەر گەشتێکی ئەفسانەیی لە سەرانسەری ئەمریکا دەست پێ کردووە. ئامانجی تایبەتیشی سەردانی زیا لە 400 پارکی نیشتیمانیە. تا ئێستا سەردانی 88 شوێنی کردووە کە ئێجگار دڵی بە دیمەنە سەرسوڕهێنەرەکانی سەرزەوی و دەریاخۆش بوو و هەروەها دەڵێت ئەزمونیەکە کە چاوی کردوتەوە. کۆمەلگاکەمان ئەوەندە جیهانیەکەوە پێمان وایە ئێمە دەبێت نیوەی جیهان ببرین بۆ هەبوونی ئەزمونێکی سەرسوورهێنەر و ئەوەی کە بەردەوام گەشتەکە نیشانم بدات ئەوەیە ئەوەندە شوێنی سەرسوورهێنەرمان لە دەوری خۆمان هەیە کەوا نابێت بایەخیان پێ نەدەین. ئەو پێی وایە تا ئێستا خۆشترین شوێن سەردانی کردبێت ویلایەتی نۆرت داکۆتایە. کارێکی سەرنجڕاکێش بوو بۆ من بە سەرتاپای شوێنەکە ڕەت بم و چاوم بە هەموو جوانی دەوروبەرەکەی بکەوێت هەتا گەشتمە پارکی نیشتیمانی تیۆدۆر ڕۆزڤێلتی کە ملیۆنەها ساڵ لەمەوبەر لە بەستەڵەچێکی گەورەی سەرزەوی داتاشراوە بە شێوەیەک لە گراند کانیان دەچێت کە لەوێوە دەکرێت قوڵایی زەوی بەدی بکەین. لە ڕاستیدا بۆم ئەزمونەکی هەست بزوێنە و ئەو شێوەیەی گۆڕی کە باسی پارکەکانی پێ بکەم کە زۆربەی جار شتی زۆر لەوە زیاتری تێدایە کە بە چاو دەیبینین. لە میانەی گەشتەکەیدا هەروەها بۆی دەرکەوتووە پارکە نیشتیمانیەکانی ناو ئەمریکا هەر بە تەنها شوێنێکی جوان و قەشەنگ نین. بەدڵنیایی من نەمزانی چەند لە خزمەتگوزاری پارکی نیشتیمانی شوێنی مێژووین و پارکی مێژووین. پێم وابوو هەموو شتێکی سەرسوورهێنەری سروشتی بوون و هەموو شتێک دیمەنێکی مەزنە یانیش شوێنی ڕێگاوبانێکی شاخاویە و بەتایبەتی لە باکووری خۆرهەڵات دەمەوێت بڵێم 90 لە ستای پارکەکانی سەردانیم کردوون ڕێڕەوی شاخاویان نەبووە. لەو گەشتەیدا سەردانی ماڵی سەرۆکەکان و ناوچەی مێژووی و شوێنەکانی ئەمریکای ڕەسەنەکانی کردووە. So this is my home for 3 years. بۆ 3 ساڵ ئەمە ماڵی من بوو بەداخەوە دەستگای گەرمی و ساردینیە و بەڵام پانکا و هەندێک پەتۆم هەیە و دەبێکی ئاوم هەیە 7 گاڵۆن ئاو دەگرێت جا لەبەر ئەوە هەموو شتە پێویستیەکانی ژیانم پێبوو. لەگەڵ ئەوەی مایکە هەندێجار بە کەشتی بچووک و یا بەفرۆکە خۆی دەگەینێتە پارکەکان بەڵام زۆربەی جار بە ڤانەسپێکەی گەشتەکەی دەکات. جێبەجێکردنی ئەم گەشتە ئێجگار قورستر بوو وەک لەوەی بۆم دانرا بوو خەرجیەکانی لە نەسروشتیەکانی وەک ئەوەی لە کوێ نان بخۆم لە کوێ بخەوم و لە کوێ خۆم شۆ. هەرچەندێکە سەرەڕای ئەو بەڕێنگاریانەش پەیامێکی ڕوون و ئاشکرای هەیە. پێویستە ئەم پارکە نیشتیمانیە ژیانی ئاساییمان بگۆڕێت و ئارامیمان پێ ببەخشێت لە کێشەکانی ڕۆژانەی ژیانماندا. هەرچ کەسێکی چاوی بەمە کەوتۆ یا گەشتەکەی تعقیب کردوون هەستێکی خۆشی لا دروست بووە چونکە دەتوانێت هەر کاتێک خواستی بوو سەردانی هەر یەک لەو زیاد لەو 400 شوێنە بکات. ئەمانجی هەنووکەی مایکە ئەوەیە کە بتوانێت تا سەری ساڵ سەردانی 100 پارک بکات وەک ڕێزلێنانێک لە 100هەمین ساڵیادی خزمەتگوزاری پارکی نیشتیمانی و بەرەو پێشیش دەڕوانێت لە ساڵی 2017 گەشتە ئەفسانەیەکەی لە سەرانسەری ئەمریکا بەردەوام بێت.